ئێوارەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پاشی ڕاستەوخۆ بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 14 حوزەیرانی 2023 لە 3 تەوەری جیاواز پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە و کێشمەکێش و ململانی و پێکدادانەی لە پەرلەمانی عێراقدا ڕوویدا بەرنامەمان دەبێت. پاشان سەرنجی پێشەنگ ڕێپۆرتاژێکی بۆ ئامادەکردوون، ئەمجاریان سەبارەت بە قوربانیانی شوێنی کار و لە کۆتاییشدا سەبارەت بە بەهدەربردنی سەرۆت و سامانی کۆمەڵگا لەلایەن دەسەڵاتدارانەوە بەرنامەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەگەڵماندا و ئەو سەرنج و تێبینی پرسیارانی ئەینووسن، من ئاراستی میوانانی بەرنامەی دەکەم. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا کە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بەو ڕووداوانەی هەفتەی ڕابردووی پەرلەمانی عێراق و ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ عەبدوڵڵا مەحموود، سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە. عەبدوڵڵا مەحموود، ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەی خۆتان باش و سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. لە ڕووداوەکانی نێو پەرلەمان کە بابەتی سەرەکی هەفتەی ڕابردووی دەستگاکانی ڕاگەیاندن بوو و یەکێکە لە بابەتە گەرمەکانی ئێستای کۆمەڵگەی عێراق، ئەکرێت لە چەند ڕۆ قسە و باسی لەسەر بکەین، بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی وەک پرسیارێکی کراوە ئاراستەی ئێوەی بکەم، لە ڕوانگەی ئێوەوە چی ڕوویدا؟ ئەو کێشمەکێش و منملانی و پێکدادانە لە چیەوە سەرچاوی گرتبووە، بۆچی ڕوویدا؟ بەڵێ، من لام وایە وەکو تۆش وتت مەسلەی کێشەی پەسەندکردنی بودجە و ململانەیە کە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان لە ئاسی عێراقدا ڕوویدا لە پەیوەند بە مەسەلەی بودجەوە. پێم وایە تەنها بودجە گۆشەیەک یا لایەنێکی دیاریکراوە لە کێشمەکێشمێکی قوڵتر، فراوانتر و هەمەلایەنەتر کە لەسەر ئاسی عێراقدا هەیە. هەتا دەتوانم بڵێم کە مەسەلەی خودی بودجە، پەسەندکردنی بودجە یا شایستە داراییەکان، ئەوانە کە هەر ناوێکی لێبنین، ئەوانە هەمویان بەر لەوەی کەیسێکی ڕوودبنیا مالی بن، کەیسی سیاسین، بە ئاسانیش دەتوانین دەرک بۆ بکەین کەمانە زۆرتر باگراوندێکی سیاسیان هەیە، زۆرتر ململانەیەکی سیاسیە و زۆرتر دۆسیە و کەیسێکی سیاسیە. کەیسی سیاسیە دەتوانین بە ئاسانی لە چەند خاڵدا کورتی بکەینەوە. ئەگەر یەکەمیشت ئەوەیە کە بودجە لە هەموو شوێنێکی دنیادا ئەگەر بەشێک نەبێت لە ململانەیەکی سیاسی ڕوت، ئەگەر بەشێک نەبێت لە ململانەیەکی نێوان لایەنەکان، لە هەموو شوێنێکدا لەسەر بنەمای پێداویستی هاوڵاتیان، لەسەر پێداویستی بنەمای پێداویستی وڵات، لەسەر بنەمای کەرتە جیاوازەکانی نیوە ئەو کۆمەلگایە باس لە مەسەلەی بودجە، باس لە بڕی بودجە، باس لە دابەشکاری بودجە دەکرێت. بەڵام لە عێراقدا و لە کوردستانیشدا دیارە مەسەلەی پێش ئەوەی بە هیچ کامێک لەوانە بێ وەختێک باسی بودجە دێتە پێشەوە، باسی تەقسیم و دابەشکاری قەومی، دینی، تایفی دێتە پێشەوە. یعنی چۆن لە هەموو ئاستەکاندا ململانەیەکی قەومی، تایفی، دینی لە عێراقدایە، بە هەمان شێوە مەسەلەی بودجەش لێکەڵ پێکراوە لەگەڵ ئەو ململانەیە کە لەسەر بودجەیە. بودجە، دابەشکردنی بودجە لە عێراقدا لەسەر ئەساسی ئەوەیە عەرەبەکان چەندیان بەربکەوێ، کوردەکان چەندیان بەربکەوێ، لە نێو کوردەکاندا یەکێتی چەندی بەربکەوێ و پارتی چەندی بەربکەوێ، لە نێو خانەوادەی بۆرژوازی عەرەبدا شیعەکان چەندیان بەربکەوێ و سوننەکان چەندیان بەربکەوێ. ئەوە نیشان دەدا کە ململانەیەکە تەنانەت بەر لەوەی لە پەرلەمان بێ، لە ئاستی کۆمەلگادا و لە جێگەیەکی کە ململانێ بنەڕەتیەکە هەیە، بەڵام بۆ دەیانەوێت لە ڕێگەی پەرلەمانەوە بێن شتێک نیشانی خەڵک بدەن کە دیارە دەیانەوێت فریوکاریەک بەرامبەر بە خەڵکی عێراق و بە دنیای دەرەوە نیشان بدەن. دەیانەوێت ئەو واقعیەتە، ئەو ململانەیە، ئەو کێشمەکێشە کە لەسەر دەسەڵات و بودجە و داهات و بەتاڵانبردنی قوتی خەڵکی عێراق لە نێوان لایەنە سیاسیەکاندایە، لەبەر چاوی ڕای گشتی و خەڵکی عێراق ونی بکەن بۆ نێو کەیسێک کە نێوی پەرلەمانە و تۆزێک ئابڕوو بۆ پەرلەمان بگێرنەوە، پەرلەمانێک کە لە چاوی هەموو کەسێکی خەڵکی عێراق و خەڵکی کوردستانیشەوە
هیچ بایەخێکی نییە و جێگەی هیچ یەکلاکردنەوەی هیچ کێشێکی بناغەیی لە پەرلەمان نییە، بەڵکە هەموو پێش ئەوەی پەرلەمان وەکو شوێن ببێتە شوێنێک بۆ نمایشی دابەشکاری ڕێککەوتنی پێشووی لایەنە سیاسیەکان زیاتر نییە. یعنی ئەگەر بیانەوێ لە عێراقدا بیانەوێ لەسەر هەر کەیسێکی دیاری کراو ئەو حیزب و لایەنە سیاسیانە ئەم بزوتنەوە بورژوازیانە ڕێککەوتنێک بکەن، دەبێ پێش ئەوەی لە پەرلەمان بیکەن ئەبێ لە دەرەوەی پەرلەمان بیکەن، ئەبێ لە قاعی میلیشیاکان بیکەن، ئەبێ بە پشتیوانی میلیشیاکان بیکەن، ئەبێ بە توانایی خۆبەستنەوەی لایەنە سیاسیەکان بە دەوڵەتەکانی ناوچەکەەوە بیکەن، هەتا بڕیاردان لەسەر ئەوەی کە ئەو کەیسە بچێتە نێو پەرلەمانەوە ئەوەش تەنانەت لە ئیرادەی خودی ئەو شتێک کە نێو پەرلەمانە دانیە، بەڵکە لە دەرەوەی ئەوەیە. بۆیە دەتوانین بڵین کە مەسەلەی پەسەندکردنی بودجە لە پەرلەمانی عێراقدا تەنها گۆشەیەکە لە ململانەیەکی فراوانتر کە لە ئاستی عێراقدا بەردەوام ئامادەیی بووە. تا ئەوەندەی بە کوردستانیش دەگەڕێتەوە دیارە هەدا خودی مەسەلەی بودجەوە کەر کامێک لە کەیسەکانی کە مەسەلەی شایستە داراییەکان، مەسەلەی سنوور، مەسەلەی پێشمەرگە، مەسەلەی سوزانم پاراستنی سنوورەکان، مەسەلەی چاودێری گومرجی و تا دوایی هەموو ئەوانە ململانەیەکن لەوەتی حکوومەتی بەعز لە ڕەسەڵات وەلاندراوە و ڕووخاوە، ئەوانە هەموو بەشێکن لە ململانەی کە لە مابینی بۆ نمونە بەغدا و هەرێمدا بووە، بورجەش بەشێکە لەو ینی بەشێکە لەو کێشەیە، نەک شتێکی جیا لە هیچ کامێک لەو کێشانە. بۆیە ئەوەی کە لە پەرلەمانی عێراقدا ڕوویدا وەکو ڕووی دووەمی ململانەیەکی گەورەتری سیاسی کە دەیانەوێت بەرجێکی یاسایی یا سوازان چوارچێوێکی قانونی پێ بدەن، تەنها بۆ چوونی من تەنها فریوکاریەکە کە دەیانەوێت لەلایەکەوە ئابڕوو بۆ پەرلەمان بجێرنەوە، لەلایەکەوە لە چاوی خەڵکی عێراقەوە ململانەی واقعی و کێشمە واقعیەکە کە لە مابینین هێز و میلیشیا و حیزب و لایەنە سیاسیەکاندا هەیە بیشارنەوە. بەڵام ئاماژە بە زۆر بابەت ئەکرا کە پێدەچێت کێشمەکێشی واقعیان هەبێ هێزە سیاسیەکان لەگەڵێکدا. بۆ نمونەیەکی سادە بێنینەوە ئەوەی کە پێوترێت پاشەکەوتی موچە کە لە هەرێمی کوردستان ساڵاهانێک کۆمەڵێک لا فەرمانبەران موچەی پێ نەئەدرا یاخود موچەی تاوان پێ نەئەدرا و پاشەکەوت ئەکرا. لەسەر ئەمە کێشمەکێش و ململانەیە هەیە ئەوەی کە ئایا سەبتەبێت لە بڕیارەکاندا یاخود تەنانەت ئەو هێزە سیاسیە کوردیانەش کە لە پەرلەمانی عێراقدان ئەوانیش لەسەر ئەم بڕگێ بۆ نەکێشمەکێشیان هەبوو لایەنێک خۆی بە لانگریان قەزێدانێ و لایەنێکی تر وەکو مەترسی بۆ سەر قەوارەی هەرێم تەماشای ئەکات. ئەمانە چیمان پێ دەڵێن؟ بێگومان کێشمێکێش لە نێو لایەنەکاندا هەیە و منی شەروام وت، بەڵام ئەوەندەی دەگەڕێتەوە بۆ سەر کۆمەڵێک کەیس لە نێوان ئەوەندەی پەیوەندی بە خۆیانەوە هەیە طبعاً لە نێو خۆیاندا لەسەر دابەشکاری بودجە و بەشی زۆرتر و بەشی کەمتر و دەسەڵاتی زیاتر و ئەوانە حتمما کێشمەکێشمیان هەیە. هۆکارەکەشی ئەوەیە کە مەسەلەی بودجە بە تایبەتی بۆ کۆمەڵێک ئەحزاب و لایەنی سیاسی کە پشتیان بە میلیشیا بەستووە و میلیشیاکان لە حکوومەتەکەش و لە پەرلەمانەکەش بە قووەترن و حکوومەت و پەرلەمان دەکرێت بڵێین لە ژێر چەتر و هەیمەنەی ئەو هێزە سیاسیانەی دەرەوەی پەرلەمان و حکوومەتدان، ئەمانە حتمما ئەمانە کێشیان هەیە. بەڵام یەک واقعیەت هەیە تا ئەوەندەی دەگەڕێتەوە بەرەی دووهەمی لایەنی دووەمی ئەمە مەسەلەکە شتێکشکەیە. یعنی تۆ تەماشای کە لە هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە لەسەر ئاسیارادا هەن یەک تاکە لایەنیشیان نییە لەسەر ئەوەی کە بۆ نمونە بودجە ببێتە هۆی بوژانەوەی ژیانی کۆمەڵایەتی، ژیانی فەرهەنگی، بەرەو پێشبردننی کەرتی تەندروستی، بەرەو پێشبردننی کەرتی خوێندن، جێرانەوەی پاشەکەوتی موچە، هیچ کامێک لەسەر ئەوانە هیچ کەسێک شەڕی نەکردووە، کەسی کێشمەکێشمی نەکردووە. هیچ ڕۆژێک لە ڕۆژان نە لە عێراق و نە لە کوردستاندا پەرلەمان لەسەر ئەوە دانەخراوە لایەنێک بڵێ مادام موچەی خەڵک زیاد ناکەن، مادام موچەی کارمەندان زیاد ناکەن، مادام موچەی کرێکاران زیاد ناکەن، ئێمە بایکۆتی کۆبوونەوەی پەرلەمان دەکەین. هەرگیز ئەوە ڕووی نەداوە. بە پێچەوانەوە هەموو ئەو لایەنانە تا ئەوەندەی بە پاشەکەوتی موچە دەگەڕێتەوە، بە موچەی خەڵک دەگەڕێتەوە، بە خزمەت گوزاریەکان دەگەڕێتەوە، بە کەرتی تەندروستی دەگەڕێتەوە، بە کەرتی پەروەردە دەگەڕێتەوە، بە ڕێگەوبان دەگەڕێتەوە، بە پەرپێدان دەگەڕێتەوە، بە هەلیکار دەگەڕێتەوە، بە هەر کامێک لەو زەمینانە کە تۆ دەستی بۆ دەبی هەموو ئەو هێزە لایەنە سیاسیانە لەسەر ئەو مەسەلانە کۆکن. یعنی لە بەرامبەر خواستی خەڵکدا هیچ ناکۆکێکیان نییە. تەنانەت لە پاشەکەوتی موچەشدا کە تەماشا بکەیت ڕاستە هەمویان دەڵێن دەبێت پاشەکەوتی موچە بدرێتەوە،
بەڵامەکان و ئەگەرەکانی ئەوەی کە چۆن بدرێتەوە هەمووی ڕێگرە لەسەر ئەوەی کە باوەڕ بەوە بێنن کە دەبێت پاشەکەوتی موچە بدرێتەوە. خود یەکێتی و پارتی یا خودی پارتی بە پلی یەکەم کە لە کوردستاندا دەسەڵاتی یەکەمە جونگە هەستیارەکانی ئەو کۆمەلگایە بەرەسەوە داهات بەرەست ئەوە دەتوانم بڵم بە پلەیەکی یەکجار زۆر بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان لە پەیوەند بە بەغداوە بەدەست ئەوە تەنان لە ئاستی منتیقەکەدا و تەعاملی لەگەڵ وڵاتەکان و تا ڕادێک لە دنیای فەرمیشدا بەدەست ئەوە. بەڵام خۆ تاوەندەی بە پاشەکەوتی موچە دەگەڕێت تەنانەت خودی پاشەکەوتەکەش خۆی کرد خۆیان کردویان، یعنی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کاریان بۆ دام و دەستگاکانی هەرێمی کوردستان کردووە لەژێر دەسەڵاتێکدا کردویانە کە خۆی پێ دەڵێن قەوارەی هەرێمی کوردستان. یعنی بەرپرسیارەتێوانە ئەو پاشەکەوتە بدەنەوە بێ هیچ ئەمماوە ئەگەرێک خۆشیان ناویان ناوە پاشەکەوتی موچە دەبێ بدرێتەوە. بەڵام تەنانەت لە پەرلەمانی عراقیشدا ئامادە نەبوون نەخۆیان نەیەکێتی بڵێن ئێمە ئیمزایەوە دەکەین کە دەبێت پاشەکەوتی موچە بدرێتەوە. دەڵێن ئامادەین پاشەکەوتی موچە بدرێتەوە بەو مەرجەی کە ئەمە بەشێک نەبێت لەو بودجەی کە بۆ عراق بۆ هەرێمی کوردستان لەلایەن مالیەی مەرکەزی عراقەوە دیاری دەکرێت. یعنی دەیانەوێ چ لەو بودجەی کە ئێستا شەڕی لەگەڵ دەکەن لە بەغدا بۆ زیونەکانی خۆیان و بۆ بە قەڵەوکردنی داخیلەکانی خۆیان و بنەماڵەکان و حیزبەکانیان و میلیشیاکان و دەستگا هەواڵگری و ئەمنیەکانیان بێ و لەو داهاتش ئەگەر تەنان خۆ عراق بیداتەوە بە هەرێمی کوردستانەوان تەوەزیەکان تەمەنەمان لەمانیش پارە دەبن چکە خۆمان دەزانین لە کوردستاندا ئەزمونێکمان هەیە لە یەک دقەوەخدا کات دەدزن لە یەک سەبەتە خۆراک کە بۆ هاوڵاتیان دابین دەکرێت شتێک لا دەدەن لە هەر بڕەپارەیەکی موچە کە دێ شتێک دەبڕن ئەو بەجیالەوەی کە بە ڕێگەی ڕسمیش دەیان باز و خراج و ڕێگەیان داناوە بۆیە ئەوەندەی بەڕاستی بە پاشەکەوتی موچە دەگەڕێتەوە جگە لە ڕیکلامێکی گەورە کە دەیانەوێ خەڵکی تۆراوی کوردستان لە خۆیان ئاشتکەنەوە و دەیانەوێ لانیکەم بۆ هەڵبژاردننی داهات و کۆمەڵێک فریوکاری بکە بەجیالەوە من پێم وایە هیچ شتێکیکە نییە نە لە بەرنامەی یەکێتیدایە نە لە بەرنامەی پارتیدایە پاشەکەوتی موچە بدەنەوە هیچ کامێک لە بەرنمەیان دانیە بەڵام وەک فریوکاریەک بەرەستیەوە دەگرن ئەگەر نا داهاتی هەرێمی داهاتی خودی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە بەپی خودی و ئامارانەی کە ئابووری ناسانی خودی هەرێمی کوردستان و دەیخەنە ڕوو زۆر لەوە زیاترە لە چەند ساڵی ڕابردوودا دەیانتوانی لە هەر بانگەیدا بەشێکی بدەنەوە بەڵام دانەوەی پاشەکەوتی موچە لە بەرنامەی دەسەڵاتی هەرێم لە بەرنامەی حیزبەکانی بزوتنەوەی کوردایەتی بۆ خەڵک نییە تەنها یەک ڕێگە لەوانەیە یەک ڕێگە هەبێ بۆ ئەوەی کە پاشەکەوتی موچە بجێڕێتەوە ئەویش ئەوەیە ئەگەر خەڵک و جەماوەری لە خوارەوە کرێکاران و کارمەندان کە کاریان بۆ حکوومەتە کردووە و بەڵێنی ژێرانەوەی موچەکانیان پێدراوە کاتی خۆی ئەوانە ببنە هێزێکی گەورەی جەماوەری یەخەی دەسەڵات بگرن کۆبوونەوەی ناڕازایەتی بەڕێ بخەن لە بەردەم بارەگاکانیانە کۆ ببنەوە و گوشارێکی گەورە بێنن گوشارێکی سەدان هەزار کەسی ملیێنی ئەمە ڕێگایەکە لەوانەیە بتوانێت ئەوان ناچار بکە بۆ پاراستنی دەسەڵاتیان دەست لە بەشێک لەو داهاتەی کە زیویانەوە بیدەنەوە بە خەڵک بەجیالەوە من پێم وایە ئەمان ئامادەنین پاشەکەوتی موچە بدەنەوە و لەسەر دانەوەی پاشەکەوتی موچە بە بۆچوونی من هیچ ململانەیەک لە نێویەکێتی و پارتیە تەنانەت لایەنەکانی کەدانە هیچیان نایەنەوەی بیکەن لەوانەیە کۆمەڵێک هێزی ئۆپۆزیسیۆنی وەکو نەوەی نوێ ئەمانە بێن بانگەشەیەوە بکەنەوەی نوێ پرسیارەکەم و هەڵوێست و کاردانەوەی ئەوان چۆن هەڵدەستەنگێن و بەتایبەتی کە لەلاەن هەندێک هێزەوە پێناسە دەکرێت کە ئەمە بەرامبەر خواستەکانی خەڵکی کوردستان وەستاوەتەوە ئەوەی کە وتێ بەرامبەر کورد وەستاوەتەوە بەڵام خۆشیان وتویانەکە ئەوان کارێک ناکەن کە مەترسی قەوارەی هەرێم بکەوێتە مەترسیەوە ئایندەی هەرێمی کوردستان بکوێتە مەترسیەوە بەڵام خۆیان بە پاڵەوانی ئەم مەیدانە دەزانن کە گەڕانەوەی پاشەکەوتی موچە دەستکەوتی ئەوانە پاشەکەوتی موچە تاوان بۆیە ویستم باسیەوە بکەم لەوانەیە لە نێو ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی کووردا ئۆپۆزیسیۆنێک کە لە گەندەڵستانی کوردستان و بە دزیەکی ئاشکرا هاتووە هێزێکی پێک ناوە وەکو کۆمپانیایەک ئەم جارەیە بەرەو حیزبی سیاسی هەنگاو بنێت بانگەشەی وە بکە تەبیعەن ئاساییترین شت ئەوەیە بێ بە کەیفی خۆی فریوکاری بکە بە کەیفی خۆی بێ خۆ بکاتە چاوی خەڵکی کوردستانەوە بە تایبەتی کە دەزانن کە خەڵکی کوردستان بێ ئەندازە
نیگەران و ناڕەحەت و تووڕەن لە دەسەڵاتی بۆرژوازی کورد لە دەسەڵاتی یەکێتی و پارتی و دەیانەوێت ئەو تووڕەیەی کە لە دەسەڵاتی یەکێتی و پارتی هەیە بەشێک لەو تووڕەیە بۆ خۆیان ببن بۆیە خۆیان بە مەسەلەی پاشەکەوتی موچەوە هەڵواسی ئەو لە کاتێکدایە خودی جوڵانەوەی نەوەی نوێ خۆی کۆڵک پارەی لایە پارەی خەڵکی لایە بە ئامار وەرقەم باسی دەکەن حازرنی هیچی بداتەوە چۆن ئێستاوە گڕی کردەوە خەمی خەڵکی لێنی شتووە ینی بەڕاستی پرسیاری هەرە ساداوەیە کەسێک خۆی قەرزاری خەڵکێکە و ڕۆژانە خەڵک یەخەی دەگرێ و داوای حەقێکی بەڕسمی ناسرا دەکات کەلایەتی وەریگرێتەوە نایداتەوە چۆن دەتوانێت باوەڕ بەوە کە ئەم ڕئیس و ئەم جوڵانەوەیە خەریکە پاشەکەوتی موچەی شوێنێکیکە دەیژێڕێتەوە تەمەن هیچی نکیتیان نییە تا ئەوەندەش دەگەڕێتەوە بەڕاستی بۆ ئەو مەقۆلەی باسە گر مەسەلەی قوارەی هەرێم نایڵێن قوارەی هەرێمە ئەوانە تێکچێ لەوانەیە و باشترین اعتراف بێت کە ئەوان دەیکەن یا باشترین پیانانەکە ئەوان دەیکەن کە پێیان وایە چکە قوارەی هەرێم لە ڕوانگەی ئەحزابی سیاسیەوە لە کۆمەڵگەی کوردستاندا یعنی دەسەڵاتدارەتی سیاسی کورد یعنی ئەزمونێکی دیاری کرا و یعنی قوارەیەک کە بە خۆبەستنەوە بە ئەمریکا و غەربە لە 91ەوە پێکاتوە و کۆمەڵێک ئەحزابی زۆراوزۆری بۆرژوازی دەمیان تێژەنیوە و داهاتی سەر زەوی و ژێرزەویەکەی ڕۆژانە دەخۆن ئەوە قوارەی هەرێمە بۆ ئەوان و بۆیە ناچارن بانگوازی ئەوە بکەن کە نایڵێن ئەو قوارەیە تێکچێت چونکە بە تێکچوونی ئەو قوارەیە دەستی خۆیان یا بەڕی ژێرپێی خۆیان لەو هەموو دزی و تاڵانی و لەو هەموو کەڵەکەی سەرمایە کە هەیەانە دەستیان لەو خاڵی دەبێت بەڵام تاوەندەی بە خەڵکی کوردستان دەگەڕێتەوە قوارەی هەرێمی کوردستان هیچ پیرۆزیەکی نییە هیچ پیرۆزیەکی لای هیچ کرێکار و زەحمەت کێش و هیچ کەسێکی دەنگ و هیچ موچە خۆرێک نییە بۆ خەڵکی کوردستان جغرافیای کوردستان مهمە ئایندەی سیاسی کوردستان مهمە دیاریکردنی چارە نووسەکەی مهمە ئەمانە هەمووی مهمن و هاوڵاتیان و هەموو ئەمانە مهمن بەڵام بۆ خەڵکی کوردستان هیچ مهمیەک لەوەدا نییە دەسەڵاتی یەکێتی پارتی بمێنێتەوە یان نەمێنێتەوە ئەسەم بۆیان مەسەلەنی بە پێچەوانەوە خوازیاری ئەوەن کۆتایی بەرەسەڵاتی یەکێتی و پارتی بێ یعنی کۆتایی بەو قوارەیە بێ بۆ ئەوەی ببێتە ڕێگەیەک بۆ گۆڕانکاری ڕێگەیەک بۆ ژیانێکی باشتر ڕێگەیەک بۆ دۆزینەوەی شاڕێگەیەکی کە خوازاری من چکە دەزانن بەکردەوەش سەلماوە ئەوە کە خودی ئەوانەی باسی قوارەی هەرێمی سیاسی دەکەن یعنی باسی دەسەڵاتی خۆیان دەکەن و ئەم هێزانش کە باسی دەسەڵاتی خۆیان دەکەن یەکێکن لە کۆسپە هەرە سەرێکیەکانی بەردەم هەر جۆرە باشبوونێک لە ژیانی مادەی و معنەوی خەڵکی کوردستاندا خۆیان کۆسپێکن لە بەردەم چارەسەری کێشەی کورد خۆیان کۆسپێکن لە بەردەم بۆ ئاڵۆزکردنی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا خۆیان ئەو هێزانن کە ئایندەی سیاسی کۆمەڵگەی کوردستانیان هێشتوتەوە بەدەیان ڕێگەی سیاسی بەدەیان نەخشە ڕێگەی بۆرژوازیانە تەنانەت بە کۆمەڵی ڕێگەی ئەندازە کۆنە پەرستانە دەیانەوێ ئەمەی کە نیوینیەوە قوارەی هەرێمی کوردستان هەر ئەوە بمێنێتەوە بێتە سەرچاوەیە بۆ دزی و تاڵانی بەڵام قوارەی هەرێمی کوردستان لە ڕوانگەی هیچ کەسێک لە خەڵکی کوردستانەوە نەکەیت پیرۆزیەکی نییە بەڵکە ڕێگەی ڕزگاری خۆیان بەوە دەبینێن کە ئەو شتەکە نیوی پێی دەڵێن قوارەی هەرێمی کوردستان مترازێ ئەوەی کە سەرانی بۆرژوازی کورد و شخصی مەسعود بارزانی دەڵێ هەرێمی قوارەی هەرێمی کوردستان هێڵی سوورە یا کوردستانیان نەمان بەڕاستی لایەنێکی یەک واقعەتی تایە نەک ئەوەی لەبەرەوەی کە کوردستان عەزیزە بەڵام لەبەرەوەی کە کوردستان جێگایەکە بۆ گەیاندنی ئەوان بە کەلکەلانی فەلەک ڕێگەیەکە بۆ ئەوەی کە بەدەیان ملیار دۆلار کەڵەکە بکەن بە سەدان ملیان دۆلار لە بانقەکانی دنیا بخەوێنن خۆیان و بنەماڵەکانیان و کەمایەتیەک بۆرژوازی لە ژیانێکی پڕنیعمەتی وادا بژین کە بەهەشتی ئەولا کە باسی دەکەن لە چاویدا وێرانە بێت ئەمە ئەمانیان کردو بۆیە حازرن بۆ ئەم دەستکەوتانەیان شەڕ بکەن لەسەر ئەمە حازرن ئەمە بیکەن بەڵام ئامادە نین بۆ بەرگرتن لە ئیرادەی سیاسی خەڵکی کوردستان هەنگاوێک بنێت تەماشاکە ڕۆژانە بە بەرچاوی هەر ئەو سەرانەوە کە دەڵێن کوردستان عەزیزە قوارەی کوردستان عەزیزە کوردستانیان نەمان بە بەرچاوی ئەوانەوە ڕۆژانە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە وڵاتە تیرۆر دەکرێت هەر ئەمڕۆی دانەیەک تیرۆر کراوە نۆیمان دانەیەک تیرۆر کراوە و درۆنەکانی تورکیا لە سەراسەری کوردستاندا تەراتێن دەکەن دەیان و سەدام کەو بارەگەیان هێناوە خۆیان پێشەشکریان دەکەن
هەموو ئەو تیرۆرانەی کە لەو خاکی هەرێمی کوردستانی عزیزی بۆرژوازی کووردا تیرێر دەکرێن بێ چاوساغی و بێ هاوکاری دەستگاکانی یەکێتی و پارتی بۆرژوازی کورد ئیمکانی نییە. ئەگەر کوردستان عزیزە و یا کوردستانیان نەمانە، کوردستان ئەو کاتە عزیزە کرێکار و ئینسان تیایدا عزیز بێ، کوردستان ئەو کاتە تێدا عزیزە ژن و مناڵ تێدا ئاسوودە دەبێ، کوردستان ئەو کات تێدا عزیزە کەلاوان هەلیکاریان هەبێ، کوردستان ئەو کاتە تێدا عزیزە خەڵک بۆ دەرباز بوون لە جەهەنەمی دەسەڵاتی بۆرژوازی کورد ڕێگەی نێو دەریاکان نەبڕێت بەناو حەقلی ئەلغامدا نەڕات و کوردستان بەجێ نەهێڵێت. ئەو کاتە عزیزە کە خەڵک بە عزیزی دەزانێ کە گرفانیان تایەتی، کە خەڵک متازی دەنکە حەبێک و دەرمانێک و دەرزیەک نییە. ئەو کاتە عزیزە نەک ئەو کاتێک کە لە مناسبەیەکی دیاریکراوە خەریکن پارە و داهاتی خەڵکی کوردستان تەخشان و پەخشان دەکەن. سەیری زەویزار و شوێنی بارەگاکانی ئەحزابی بۆرژوازی کورد کە تەنها ئەوە بەسە بۆ ئەوەی کە پێیان بڵێ کە ئێوە شەرعیەتی دەسەڵاتدارێتیان نەماوە. تەنانەت لەوە ژواوەتر هەر خودی ئەو دانپیانانەی کێچێتی و پارتی لە کاتی گرژیەکاندا لەگەڵ یەکتر هەیەە و لەسەر یەکتر بەیانی دەکەن بەوەی کە ناپاکن، خاکفرۆشن، نۆکەری بێگانن، خەڵکی کوردستان بۆ مەرامەکانی خۆیان بەکاردێنن. ئەوانە ئەو عیبارەتانن کە خۆیان لە بەرامبەر یەکتریا بەکاردێنن. تەنانەت بە خودی هەر ئەوی ئەتیرافاتانە ئەو شتانە کە خۆیان لەسەر یەکتر دەڵێن مافی ئەوەیان نییە تەنانەت بۆ یەک دانە دەقا دەسەڵاتدارەتی خەڵکی کوردستان بکەن و خەڵکی کوردستان لەوانە هەمووی نەفرەتێکی لێویان لەوانە هەیە و تەنانەت ئەگەر بۆ یەک دانە ڕۆژ زۆری سەرکوتیان، زۆری میلیشیایان خۆبەستنەوەیان بە وڵاتەکانی منتیقەوە نەمێنێ لە ماوەی 24 ساعتدا خەڵکی کوردستان هەموو ئەو هێزانە ڕادەماڵە. تەنانەت شەڕی یەکێتی و پارتی لەسەر بودجە لە بنەڕەتدا لەسەر ئەوەیە لە بەرەوەی دەسەڵاتی میلیشیایی بۆ مانەوەی هێزەکەی خۆی، بۆ قەڵەوکردنی هێزەکانی خۆی، بۆ بەهێزکردنی توانە سەربازیەکانی خۆی، بۆ بەهێزکردنی توانە ئەمنی دەستگاکانی خۆی پێویستی بە بودجەیە، بۆیە شەڕ لەسەر بودجە دەکەن. یعنی تۆ تەماشای کەم لەسەر هەر کەیسێکی دیاری کراو کە دێتە پێشەوە یەکێتی و پارتی شەڕیانە، بەڵام لەسەر کەیسێک کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە یەکدەست لە بەرامبەریا دەوەستنەوە. تۆ تەماشاکە تۆ یەک جار بینیتە لە هەڵێمی کوردستاندا یەک هێزی سیاسی یا دوو هێزی سیاسی یەک بگرن لەسەر خواستێکی خەڵک چەندە سادەژوێ نییە، لەسەر زیادکردنی موچەیە نییە، لەسەر ئازادیەکانە نییە، لەسەر مافەکانە نییە، لەسەر دەستکردنەوەی کۆنەپەرستیە نییە، لەسەر دەستکۆتاکردنی دەخالەتی وڵاتەکانی ناوچەکەیە نییە، لەسەر ڕێگەوبانە نییە، لەسەر کەرتی تەندروستیە نییە، یعنی تۆ لە هیچ زەمینەیەکدا تۆ نابینی کە شەڕی یەکێتی و پارتی لەسەر کێشەی خەڵک بێت لە یەک شوێنان نییە. بەڵام لەو شوێنەی کە شتێک پەیوەندی بە خۆیانەوە هەیە تەمام شەڕیان کێشمیان دەبێت. تەماشاکە ئەم دەورەی دوایی دەتوانم بڵم کە هیچ دەورەیەک پەیوەندی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان بە ئەندازەی ئێستا شلۆق و لەرزۆک و پڕ بە یەکدادان نەبووە. تەنانەت ڕێککەوتنەکانیان بەشی 24 سعات ناکەن. یعنی ئەگەر پێشتر کۆبوونەوەیکیان دەکرد و ڕێککەوتنێکیان ئیمزا دەکرد و لەوانە بوو بەشی 2 هەفتە 3 هەفتە یا تا چەند مانگیش بکە، لە ئێستا دەهێت ڕێککەوتنێکیان بەشی 24 سعاتیش ناکەن. بۆ لەسەر موچەیە، لەسەر موچە نییە، لەسەر خزمەت گوزاریە، لەسەر خزمەت گوزاری نییە، لەسەر دیاریکردنی ئایندەی سیاسی کوردستانە نییە، لەسەر ئازادیەکانە نییە، لەسەر مافی فەردیە نییە، لەسەر هیچ شتێک نییە. ئەوەی کە هەیەە کێشمێکە شەڕ لەسەر بودجەیە بۆ ئەوەی لە نێو خۆیان دادابەشی بکەن. شەڕ لەسەر هەموو کەیسەکانی کە پەیوەندی بە قەڵەمڕەوی دەسەڵاتی خۆیانەوە هەیە شەڕ لەسەرەوەیە. تەنانەت شەڕ لەسەرەوەیە چۆن لە پشتە و یەکتر لە عەرزن. تۆ تەماشای کە بۆ نمونە با من یەک نمونەی کە بێنمەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە داوایەوە دەکا لە حاڵێکدا ئەگەر پارەی پارێزگاکان لەلایەن بۆ نمونە هەولێرەوە بە یەکسانی دابش نەکرا ئەوە بەغدا پارە ڕاستە و خۆ بنێرێ. طبعا ئەوە هەم بۆ بەغدا و بۆرژوازی ناسنارسی عەرەبیش کەڵک لەوە وەردەگرێکە لەگەڵ دوو هێزی بچکۆلە بەرەو ڕووبێت تا یەک هێزی یەکدەست. بۆ ئێمە لە قازانجێتی ئەمە لایەنێک لایەنێکیەتی دەوێت لەو ڕێگەیەوە ئەو قودرەتەی پارتی زەعیف کات. چکارەزانێ ئەوەی کە بە پلەی یەکەم پێی دەڵێن قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بە پلەی یەکەم بەرز پارتیەوەیە. بۆیە ئەگەر دەستی ئەو داهاتە و دابشکردنی ئەو داهاتە
لە دەست پارتی دەربێنێ وەکو هەرێمی سلێمانی پارتی لاواز دەبێت. لە حاڵێکدا ئەمانە بڕگەی دیاریکراون و مەسەلەکات تا من وەک لە بیدایەتەوە وتم مەسەلەکات تا بودجە نییە. مەسەلەکە ئێستا مەسەلەی بودجە بەم ئاستە گەیشت و تەمەن لە دواییدا خراپتریش دەبێت، چونکە ئەمانە پرۆسیسێکە لە ئاڵوگۆڕی هاوسەنگی هێزێکی دیاریکراو داهاتۆتە پێشەوە. وەختێک یەکێتی و پارتی یا ئەوەی کە خۆیان پێی دەڵێن قەوارەی هەرێمی کوردستان تۆزێک بەهێز بوو، تۆزێک توانایی هەبوو، تۆزێک یەکگرتوو بوو و لە بەغدا بورژوازی ناسیۆنالیزمی عەرەب پەرشوبڵا و لێکدابڕاو بوو، شەڕی میلیشایی هەبوو، ئەو ئاستە لەو پەیوەندێکی ئێستا لە مابەینیاندا هەیە پێک نەهاتە بوو. ڕاستە خۆبەرگاریان دەسەتە هەفتە بودجە بدەن بە خەڵکی کورد بە هەرێمی کوردستان هیچ کێشەشیان نەبوو. بەڵام وەختێک هاوسەنگی هێز دەگۆڕێ، وەختێک کەیسەکان دەست لە شوێنێکی کە، وەختێک تۆزێ خۆی دەگرێتەوە ناسیۆنالیزمی عەرەب لە ئاستی عراقیدا، ئەو جارە کەیس بە کەیس دەیجوڵێنن لە دژی ناسیۆنالیزمی کورد. دەیوێت دەسەڵاتی خۆی یەکدەست کاتەوە، دەیوێت دەسەڵاتی خۆی قوتبی بکاتەوە، دەیوێت تواناییەکانی خۆی بە سەرتاسەری عراقدا لە ڕێگە و کەناڵی جۆرا-جۆرەوە دابسەپێنێ. کەناڵێکی سیاسیە، کەناڵێکی هێزی زۆرە، کەناڵێکی بەرەستەوەگرتنی ئەوەی کە پێڵێن دادگای فیدرالی، دادگای باڵای فیدرالی. ئەو دادگای فیدرالی بۆ نمونە باسی هین دەکەم تەمەنی پەرلەمان درێژکراوەتەوە ناقانونیە، بەڵام 5 خول درێژکراوەتەوە هەرمێشیش میوانی نەبوو. بۆ چکە هاوسەنگی هێز ڕێگەی نەدەدا، هاوسەنگی هێز ڕێگەی نەدەدا، ئێستا هاوسەنگی هێز ڕێگەی دەدا. ئێستا تەنانەت نەک مەسەلەی بودجە، من پێم وایە ئەم پرۆسیسە بەو ئاراستەیەدا دەڕواکە موچەی خودی هەموو هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا وەکو بودجە بۆ 3 ساڵ دیاریان کردووە، تەمان باوەش بڵێم هێشتا مەعلوم نییە ئەو ڕێکەوتنەی کە تەنانەت لە مابینی هەرێم و بەغدا کراوە و جێگیر کراوە تا لە پەرلەمانیشدا چەندە بە شوێنی خۆی دەکات. ئایا بەڕاستی پارتی و دەسەڵاتی هەرێمی کوردستان ڕۆژانە 490 بەرمیلەکە دەنێرێت تا ئەوە وەربگرێ؟ ئەگەر وەری نەگرسی ئەمانە کۆمەڵێک پرسیارن. بەڵام بەرحە من دەمێ ئەو نەتیجەگیری بکەم یا بۆ بگەم کە بڵێم کە ئەم پرۆسیسە بەوە قارەدا دەڕواکە دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد ئەوەندە کلک و گوێ بکەن، ئەوەندە ڕووتی بکەنەوە، ئەوەندە پەڕووباڵی بکەن، سەرنجام تەنانەت دابەشکردنی موچەیەک کە لە بەغداشەوە دێ لە ڕستی یەکێتی و پارتی دەربێنن، خۆیان دابەشی بکەن. ئەوەی کە ئێستا ئەم کارە ناکەن هێشتا ئامادەیەکە، هێشتا توانایی بەغدا لەو ئاستەدا نییە، بەڵام پرۆسیسەکە بەو ئاراستە دەڕوا. چاودێری خاڵە گومەرجەکان زیاد دەکا، توانایە ئەمنی حدودەکانی لە ژێر ناوی بەرگرتن بە دزەکردنی هێز ئۆپۆزیسیۆنەکان ئەگرێتەوە دەستی خۆی، هەروەکو چۆن فڕۆکەخانە و شتەکان هێشتا لە ژێر چاودێری خۆیاندا و وردوودە هەموو ئەمانە دەکا. خۆشمان دەزانین کە لە ئێستادا یەکێتی و پارتی ئەوەندە پاشەکشەیان کردووە تەنانەت خۆبەستنەوەیان بە پرسەکانی خەڵکی کوردستان کە هەمیشە خۆیان پێی هەڵواسیوە دیارە بەدەستیانەوە گرتووە، ئەمانەشیان ئێستا نەماوە. ئێستا شای خەونەکان بۆ یەکێتی و پارتی دەستگیر بوونە لە بەشێک بودجە و لە بودجەژا تەنانەت دابینکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستانە و بەجیالەوە نەماوە. ئەوەی کە دەڵێن هەڕەشە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان هەیە لێرەوەیە کە خەریکە قەڵەمڕەوی سیاسیان، توانایی سیاسیان، بڕیاردانی سیاسیان، پێگەی سیاسیان ڕۆژ بە ڕۆژ کەم دەکرێتەوە. لەگەڵ ئەوەدا یەکێتی و پارتی هەر یەکەیان بە ڕێگەی خۆی دەیانەوێت خۆیان جووتکەن لەگەڵ هەلومەرزی تازەی سیاسی عراقدا، بەڵام هێشتا بۆرژوازی لە ئاستی عراقیدا زۆرتری دەوێت و خواستی کەی زیاتری هەیە. بۆیە کاتمان کەماوە من پێم خۆشە پێش ئەوەی کە کۆتایی پێبێنین و سەرنجی بینەران بخەمە سەر شاشەکە و ئەگەر ئێوە قسەیەکتان هەبێ لە سەری یەکەمیان پێی وایە کە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق چەندەها جار ڕێکەوتنیان کردووە، بەڵام پاش ماوەیەک ئەو ڕێکەوتنانە هەڵۆشاونەتەوە. سەرنجی دووەمیش ئاماژەیە بە گەڕانەوەی پاشەکەوتی موچە و دەڵێت گەڕانەوەی موچەی دزراوی خەڵک وەک گەڕانەوەی مردوو لەسەر قەبران وایە تا یەکێتی و پارتی لەسەر حکوم بن، ئەمە مەحاڵە. ئەگەر سەرنجێکتان لەسەرم سەرنجی بینەران هەبێت فەرمون بە کورتی. بەڵێ طبعا زۆر سپاس بۆ ئەو بەڕێزانە کە ئەم سەرنجانیان نووسیوە تا ئەوەندەی بە ئەوەی یەکەمیان دەگەڕێتەوە نەکی زمانێک نیە. من لە ئێستاوە دەتوانم بڵێم کە ئەو ڕێکەوتن نامەیەش کە کراوە لە پەیوەند بە هەرێم و بەغدادا تەمەنی یەکجار کورتە و ناتوانێت ببێتە
چوارچێوەیەک بۆ ڕێخستنی نێوان هەرێم و بەغدا هۆکارەکەشی تەنها مەسەلەی بودجە نییە هۆکارەکەشی ئەوەیە لە بەرەوەی هەر لە وەک سەرەتاوتم مەسەلەی بودجە تەنها گۆشە و لایەنێکە لە ململانەیەکی فراوانتر و هەمەلایەنتر و سەراسەری تر کە لە مابینی ناسیۆنالیزمی کورد و ناسیۆنالیزمی عەرەبی عێراقیدا هەیە بە ئیسلامی قەومیەکەیەوە هەیە ئەم ململانەیە لەسەر دووشتە لە ئاستی عراقیدا دەوڵەتی عراقی دەیەوێ تواناکانی خۆی و هەیمنەی خۆی و توانایی خۆی درێژە پێ بدا بە پشتیوانیەک کە ئێستا بەدەستی هێناوە لە ئاسی لانی کەم بەو هۆکارە زۆر سادەیە کە عراق وەکو دەوڵەتێکدان پیاندراوە بەجیا لە ناوەڕۆکەکەیدانی پیاندراوە لە ئاستی نێودەوڵەتیدا تەعاملی نێودەوڵەتی لەگەڵ دەکرێت تەعاملی نێودەوڵەتی لەگەڵ دەکرێت بۆیە لەو چوارچێوەیەدا پێویستی بەوەیە کە ئارایشێکی باشتر بە خۆی بداتەوە و توانایەکانی خۆی لەسەر هەموو ئاستی عراقدا پەیتا یا پلە بە پلە جێگیر بکات بۆ دەسەڵاتی ناسیۆنالیزمی کوردیش ئەوەیە بتوانێت بەرگری لەو دەسەڵاتی بکات کە ئێستا هەیەی ئەگەر تەنانەت کەمیش مابێتەوە و دەیەوێت هیچی کە ینی ناسیۆنالیزمی کورد و هێزە کوردیەکان لە حاڵەتێکی بەرگریدان دەیانەوێت ئەوەی کە هەیەە هیچی کە لەرستیان نەڕوات و بۆ ئەوەش حازری هەموو سازشێکن بەڵام من پێم وایە بەو حاڵەشەوە دیسان ئایندەی ئەو ڕێکەوتنا ناتوانێت دێشمەودا بێ و دەبینین لە ماوەیەکی زۆر نزیکدا جارێککە چێشمێکێش لەسەر پابندبوونی هەرێمی کوردستان بە بەغدا و پابندبوونی بە بەغدا بە هەرێمی کوردستان دەبێتە چوارچێوەی ململانەیەکی نوێ لە درێژەی ئەو ململانەیانی کە لە دوای کەوتنی حکومەتی باسەوە لەم ئاسی باڵەکانی بورژوازی عراقیدا ئامادەی هەیە تا ئەوەندەی بە پاشاکوتی موچەش دەگەڕێتەوە سەرنجی ئەوم بەڕێزە زۆر دروستە لەبەرەوەی کە خەڵک کارنامێکی دوور و درێژی بەکردەوەی لەگەڵ دەسەڵاتی یەکێتی و پارتیە ئەمان کام بەڵێنیان جێبەجێ کردووە تا بێن ئەم جاریان مەسەلەی پاشەکەوتی موچە جێبەجێ بکەن مەگەر دیسان جارێک دەڵم مەگەر لەژێر گوشار و ناڕزایەتی شەقامدا ئەوە جیایە لەژێر گوشاری ناڕزایەتی و هێزی ڕێکخراوی خەڵکدا ئەمە جیایە ئەمان مەسەلێکە بەڵام ئەوەی کە بەخۆشی خۆیان بێن یا ڕێگەیەک بگرنە بەر بۆی پاشەکەوتی موچە بدەنەوە وەکو بە ڕێزەی کە نووسیوێتی وەکو گەڕانەوەی مردوو لەسەر قەبران بۆ ماڵەوە وایە وەوە ئیمکانی نییە ئەمان بەخۆشی خۆیان ئەو کارە بکەن و تەنانەت ئەو هێزانەشی کە بانگەشەی گەڕانەوەی موچە دەکەن وەک نەوەی نوێوانە تەنان دەگەر ئەوانیش بستێنەوە دەسەڵاتەوە پاشەکەوتی موچە نادەنەوە پاشەکەوتی موچە نادەنەوە ئەوانیش مەگەر بە هێزی زۆر و بە هێزی ڕێکخراوی لە خوارەوەی خەڵک بیکەن یان لەو ئاڵو گۆڕانەدا کە کۆتایی بەو دەسەڵاتە بێت و دەسەڵاتی جیکە بێت چونکە ئەمە مافێکی خەڵکە هەر دەمێنێتەوە گرتەنان دەسەڵاتی کەش بێ بیداتەوە بەڵام ئەوەی کە زامنی جێڕانەوەی ئەو موچەیە دەکا من پێم وایە تەنها توانایی خەڵکە ئاگەنایەکێتی و پارتی هیچ موچەیەک نادەنەوە و زۆر جار تەنان لە پەرلەمانەکەی خۆشیاندا بڕیاریان داوە کارێکیان نەکردو من یەک نمونە بۆ تۆ بێنمەوە هاوڕێ بنار تەماشاکە لە حەفتەی شوباتەوە بەڵێنیاندا هەموو ئەوانەی کە تۆمەتبارن بە تونند و تیژی و تەقەکردن لە خۆپیشاندەران دەبێت دادگایی بکرێن فەرموو پێمان بڵێەوە لە حەفتەی شوباتی 2011 بۆ ئێستاوە تقریبا 12 ساڵ دەکا پێم بڵێ یەک تاوانبار درابێتە دادگا پێم بڵێ لە کوردستاندا یاسایان هەیە بە حساب بۆ لێپرسینەوە لە کوشتنی ژنان هەموو ڕۆژە ژن دەکوژێت کەسێکە توانێت ناوی 100 تۆمەتباری بکوژی ژنمان نیشامدا کەوانە خۆیان بڕیاریان لێداوە نەک لە بەغدا لە کوردستان دەتوانێت کەسێک پێمان بڵێ ئەوانەی کە باسی هەموو ڕۆژە لە هەڵبژاردنەکاندا دەیکەن پێش هەڵبژاردنەکان کە تۆ وەختێک دەبین و گوێت لە رادیۆ تەلەڤیزیۆنەکان دەبێ هەموو جارێ ئینسان ئەو هەستەی لا دروست دەبێت کە خەریکن ئەمانە کۆمەلگایەک دروست دەکەن کە وێنەی لە دنیا دانیە و خەڵک بێت بۆ پەنابەر بێ داوا بکات لەم هەرێمەیە بژی ئەوەندە بەڵێن دەدەن بەڵام ڕۆژی دوای ئینتیخاباتەکە دەیبینی کە هەلومەرجەکە سەختتر دەبێت تۆ تەماشاکە لە هەموو ئەو چەند خولانەی هەڵبژاردندا کە کراوە لە هەموو خولێکدا ژمارەیەک ئەقەلیەتێکی کەم چوونەتە سەرەوە ژیانی خۆیان و بنەماڵەکانیان باش بووە بەڵام لە بەرامبەردا ژیان و گوزەرانی خەڵکی کرێکار و زەحمەت خراپتر بووە خزمەت گوزاریەکان وێرانتر بوون کەرتەکانی پەیوەند بە ژیان و چارەنووسی خەڵکەوە بەرەو دارمانتر ڕۆشتون ڕێگەوبانەکان خراپتر بووە هەژاری زیاتر بووە گرانی زیاتر بووە بێکاری زیاتر بووە ناومێدی زیاتر بووە بزانم ئومێد بوون بە ئایندە لاوااستر بووە گیافر ئەگەر ئاخر قسەما بە یەک ڕستە تەواوی بکەن و بۆی کۆتایی بە بەرنامێ بێنین وڵا ئاخر قسێ منەوەیە کە جەماوەری کوردستان نابێ هیچ زۆرە خۆش باوەڕیەک
بە بانگەشەوەکان یا بەو لێدوانانەی کە لەلایەن بەرپرسانی حیزبەکانی کوردستانەوە دەکرێت هیچ خۆش باوەڕێکیان پێ هەبێ و هاوکات نابێ هیچ خۆش باوەڕێکیان بەرەسەڵاتی گەندەڵ و دزی بەغدا هەبێ کە ئەوەی لەوێ هەیە ئەو دەسەڵاتی کە لە بەغدا هەیە بێزگە لە موچەکە کە لە کاتی خۆیدا دەیدا کە لەسەر چێوێک لە پوڵ دانیشتووە هیچ شتێکی لە هەرێمی کوردستان باشتر نییە هەمان ئەو فەزایی کە لە کوردستانە هەیە لەوێشەیە خەڵکی کرێکار و سدمیلی بەسرا و عەلاوی بەغدا ئەوانە وەکەمان کرێکار و زەحمەت پێشانن کە لە شارەکانی هەرێمی کوردستاندا بەرز نەبوونی و گرانی بێکاریەوە دەناڵێنن ئاخر شیشەوەیە بانگەشەی هێز ئۆپۆزیسیۆنەکان بوو دەڵەتر لە بانگەشەی هێزەکانی دەسەڵاتدارە خەڵک نابێ بڕوایان پێ بکەن ئەمانە بەشێکی زۆری لەم هەراهۆریانە بەشێکە لە کەمپینی تەبلیغاتی کە ئێستا لایەنەکان لەگەڵ یەکتردا بەڕیان خستووە دەیانەوێت لەو ڕێگەیەوە بەهایەک یا سوزانم ئابڕوویەک بۆ پەرلەمان گێڕنەوە ئابڕوویەک بۆ هەڵبژاردن گێڕنەوە وەرەزان کە خەڵکی کوردستان چۆن دزارەکانی پێشودا لە سەد تا تقریبا 80 بەشداری نەکردووە دەیانەوێت ئەم مەدە بشکێن و خەڵک لەگەڵ هەڵبژاردن و پەرلەمان ئاشکەنەوە بەڵام خەڵکی کوردستان پێم وایە فریوی ئەو بانگەشانە ناخۆن و نابێت بە هیچ زۆرێک باوەڕ بکەن بە بانگەشەوەکانیان چی حەزابی دەسەڵاتدار و چ حەزابی ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی کە هەن و باشترین ڕێگە لە جێگەی ئەوانە گرتنەوەری بەڕاستی ڕێگەی چکەیەکە ڕێگەی ئیرادە بەخۆ ڕێگەی دەستبردن بۆ ئاڵوگۆڕ لە ڕێگەی دەسەڵاتی خۆوە لە ڕێگەی ڕێکخراوبوونی خۆوە لە ڕێگەی مانگرتنەوە لە ڕێگەی خۆپیشاندانەوە لە ڕێگەی ڕێکخراوبوون بە هەر ڕێگەیەکەوە ئەمانە ئەو ڕێگانەیەک هەم دەتوانێت پاشەکەوتی موچە بگێڕێتەوە هەم دەتوانێت پاشەک شەبەیەکێتی و پارتی بکات هەم دەتوانێت ملهوڕی بەغدا لەسەر هەرێم ئەگەر بیکە بەری پێ بگرێ هەم دەتوانێت ئاینگی سیاسی کوردستانیش بەرەو شوێنی چکە بێت و هەمیش دەتوانێت ڕێگەیەک بێ بۆ زامنکردنی خزمەتگوزاریەکان و ئایندیەکی باشتر. عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوە و جارێکی کە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگی ئازیز هەر بژیت. زۆر سپاس. ئازیزان سەرنجی پێشەنگ تایبەتە ئەمجارە بە قوربانیانی شوێنی کار فەرموون ئەم بەرنامەی سەرنجی پێشەنگ ببین و پاشان سەبارەت بە بەکارهێنانی سەرۆک و سامانی کۆمەڵگە لایەن دەسەڵاتدارانەوە بەردامەمان دەبێت. بینەری بەرنامەی سەرنجی پێشەنگ بێت. سەرنجی پێشەنگ. قوربانیانی شوێنی کار. یەکێک لە دیاردە دڵتەزێنەکانی کۆمەڵگەی کوردستان قوربانیانی شوێنی کارە کە ئامارەکانی گەیشتونەتە ژمارەیەکی یەکجار مەترسیدار. لە سەروبەندی یەکی ئەیار بڵاوکراوی دەنگی کرێکار لە کۆنگرەیەکی ڕۆژنامەگەریدا کۆمەڵێک ئاماری قوربانیانی شوێنیکاری ڕاگەیاند. کۆی گشتی ئاماری قوربانیان لەم 16 مانگەیە کە ڕووی داوە کۆی گشتی 79 قوربانی هەبووە لە 16 مانگی ڕابردووە کرێکاران گیانیان لەدەستداوە. ئایا ئێستایەک مانگونی و پاشێکی ئەیار ئامارەکان بەکوێ گەیشتوون؟ شاباز مەحموود بەرپرسی گۆشەی قوربانیانی شوێنی کار لە بڵاوکراوەی ناوبراودا دەڵێت ئامارەکان بەرز بوونەتەوە بۆ ڕێژەیەکی مەترسیدار. تەنها لە 28 چوارەوە هەتاوەکو ئێستا 18 حاڵەتی تر تۆمار کراوە کە ئاخرین ڕووداوە ئەو ڕووداوە بوو کە لە پرۆژەی درەوستی لە گەڕێکی ڕاپەڕینی شاری سلێمانی لە کامی داڕمانی کەوتنە خوارەوەی یەکێک لە ئەو فلاتانەی کە موات سەرخا بۆ سەر ئاپارتمانە بەرزەکان لە کامدا سێ کرێکار گیانیان لەدەستدا و دانەیەکیان بە سەختی برینارو. پرسیارێکی سادە ئەوەیە کە هەڵکشانی بەردەوامی کرێکارانێک کە ئەبنە قوربانیانی شوێنی کار چکاردانەوەیکی لای حکوومەت، سەندیکا، خاوەنکار و کۆمپانیاکان و لایەنی تری پەیوەندیدار دروست کردووە. چ قسەیەکیان بۆ و چ بەرپرسیارەتیەکیان گرتۆتە ئەستۆ. شاباز مەحموود لە وەڵامدا دەڵێت بەداخەوە هەم لایەنی حکوومەت هەم لایەنی بەرپرس هەم خاوەنکار و کۆمپانیاکان گوێ نادەن بە مەسەلەی سەلامەتی ژیانی کرێکاران لە مەیدانەکانی کار لە ناو کۆمپانیا و کارگەکان و پرۆژەکانی کارکردنی کرێکاران. بەداخەوانێ حکوومەت شانی خۆی خاڵی کردوێتەوە لە بەرپرسیاریەت کە لە ئەستۆی ئەوە کە ئەویش چاودێریکردن و سەپاندنی پێویستیەکانی سەلامەتی چاودێریکردنی ناوەندەکانی کار و کۆمپانیا و کارگەکان بۆی کە چاودێریکی وردی هەبێ بەسەری و لیژنەی تایبەتمەند بە مەسەلەی سەیفتی و سەلامەتی بۆ کرێکاران هەبێت لەو ناوەندانەیە. بەداخۆ تاکو ئێستا حکوومەتی هەرێم لەمایە زۆر خەم ساردانە هیچ گوێیەکی نەداوە بە
پاراستنی ژیانی کرێکاران و بە ئەوەی کە بتوانێت لانی کەم چاودێریکی وردی هەبێ بەسەرم پرۆژانە و لانی کەمی مەرجەکان بسەپێنێ بەسەر کۆمپانیا و کارگەکان بۆی ژیانی کرێکاران پارێزراو بێت. پرسیاری گرنگ لە ئێستادا ئەوەیە کە چۆن بکرێت بەر بە بەردەوامی ئەم کارە ترسناکانە بگیرێت. پێویستە چی بکرێت بۆ ئەوەی بەر بە کارەساتی هاوشێوە بگیرێت لە ئایندەدا و کرێکاران چیتر نەبنە قوربانی لە شوێنی کارەکانیان. بەرپرسی گۆشەی قوربانیانی شوێنی کار لە بڵاوکراوەی دەنگی کرێکار دەڵێت ئەو حاڵەتانی کە ئەتوانێت ئەم ڕێژەیەکەم کاتەوە یەکەمەوەیە کە لایەنی دەسەڵات و بەرپرس لیژنەی زیاتری سەلامەتی سەیفتیە بێت و زۆربەی و مەرجانی کە پێویستن بۆ مەسەلەی سەلامەتی ژیانی کرێکاران لە ناوەندەکانی کار لە شوێنی کارکردنی کرێکاران لە ناو کارگە و کۆمپانیەکان حکومەت بیسەپێنێ بەسەر کۆمپانیەکانە کە بە ناچاری مل بدەن بە دەستەبەرکردنی هەموو پێویستیانەی خۆپارێزی بۆ کرێکاران و کرێکارانیش خۆشیان بە جۆرە لە جۆرەکان خۆیان لە مەسەلەی پێویستیەکانی سەلامەتی وشیاری پێیاکەن کە بزانن چۆن بەکارێنن و ئەو ئامرازانەی کە ئامرازی کارکردنن وەک بەرزکەرەوەکان وەکو ئەو مەکاینانەی بۆ گواستنەوەی موادەکان بەکارێنن معلوماتیان هەبێەوە هەموو کۆمپانیەکان ملزەم کرێن بەوەی کە تیمی تایبەتی سەیفتی لە ناو پرۆژەکانیانە هەبێ کە ڕۆژانە وانەی پراکتیکی بە کرێکاران بڵێنەوە لەسەر مەسەلەکانی خۆپارێزی لەسەر مەسەلەکانی کەرەستەکانی بەکارێنانی کارکردن لەسەر مەکاینەکان لەسەر شێوازە سەلامەتەکانی بەکارێنانی و هاوکات لەگەڵ ئەمەشدا ڕێکخراوەکانی داکۆکی کار لە کرێکاران و هەڵسوڕانێکی کرێکاری کە لە مەجای مەسەلەی سەلامەتی کرێکاراندا خەباتەکەن لەو مەیدانە ئەتوانن دەور و ڕۆڵی کاریگەریانە بێ لە ڕێگای کۆبوونەوە لەگەڵ کرێکاران کۆڕ و سیمینارەکانیان بڵاوکراوەکانیان لەو مەجالشدا ئەمەوەک بڵاوکراوی دەنگی کرێکار کۆمەڵێک ڕێنمایی هەم لە بڵاوکراوەکەمان هەم لە پەیجەکەمان و لە ئایندەیەکی نزیکشدا هەم لە سایتەکەمان تایبەت بە وشیاری مەسەلەی سەلامەتی کرێکاران و مەسەلەی سەیفتی و سەلامەتی کرێکاران و پێویستیەکانی سەلامەتی خۆپارێزی کرێکاران و هەموو حاڵەتانەی کە گرنگە و هەموو ئەو پێویستیانەی کە گرنگە ئێمە بۆ کرێکارانی ڕوون بکەینەوانێ و بتوانین لەو مەجالە کارێکی وا بکەین کە بتوانین ئیسپادە بە کرێکاران کەین ئەم خەتەر و مەیدانی کوشتاری کە لە نێو کرێکاراندا هەیە بە جۆرە لە جۆرەکان بتوانین ئەگەر نەشتوانین من بڕیکەین بە جۆرە لە جۆرەکان کەمیکەینەوە بینینە حاڵەتێکی ئاسایی بەداخەوە کە لە مودەی 6 مانگە 38 حاڵەتی قوربانی بۆ خۆی ئەمە پیشانەیە کە حاڵەتێکی ئەجگار خەتەرە و دۆخی کار لە کوردستان ئامن نییە. ماڵە بینەرانی عزیز ئەوەی بینیتان سەرنجی پێشەنگ و سەبارەت بە قوربانیانی شوێنی کار کە بەداخەوە ئامارەکان گەشتونەتە ئاماری مەترسیدار. ئێستاش سەبارەت بە بەهەدەربردننی سەرۆک و سامانی کۆمەڵگا لەلایەن دەسەڵاتدارانەوە بەردەمەمان دەبێت و بۆ ئەم بابەتەش بەڕێز عەبدوڕەحمان ڕەسوڵ ناسراو بە ئاواتمان لەگەڵدایە. بەڕێز کاگاوات سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێدەن و لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سوپاس. زۆر سوپاس بۆ ئێوەش سڵاو ڕێزمێ بۆ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی. هەواڵێک لە ڕۆژانی ڕابردوودا بڵاو بۆ هەڵبەت لەسەر ڕاستی و دروستی نازانین بەڵام ئاماژە بە سەرچاوەی وەزارەتی عێراق دەکات کە 3 بەرپرس لە هەرێمی کوردستانەوە بەشداریان کردووە لە ئاهەنگی کوڕی شای ئەردەن و تێکڕە 8 ملیۆن دۆلار وەکو دیاری داویانە بەم ئاهەنگی هاوسەرگیریە. ئەمێ لەم ڕێکدا ئەم هەواڵ بچمە سەر ئەوەی کە بەرپرسان لە کوردستان و دواتر ژێنە سەرۆکە لە جیهان چۆنە چەندێک سەرۆت و سامانی کۆمەڵگا بۆ کۆمەڵگە و چەندێک بۆ خۆیان لە ڕوانگەی ئێوە بەکاردێنن. دیارە ئێمەگە سەیری بەرپرسان دەکەین ئەبێ سەیری ئەوە کەینە مام دەسەڵاتە چ جۆرە سیستەمێک کۆمەڵگە بەڕێوەی دەبات. ئەو بەپێی ئەو سیستەمێکە لە کوردستاندا هەیە ئەم سیستەمە سیستەمێکە خێڵگەراییە ڕاستە تەمسیلی سەرمایهداری بۆرژوازی دەکات لە ناوچەکەدا بەڵام باگراوندێکی خەڵگەرایی هەیە هەمیشە لە چوارچێوی بەرژەوەندەکانی خێڵ و دیاریکراوی سەرۆک خێڵەکاندا
ممارەسەی سیاسی و دەسەڵاتدارەتی خۆی دەکات. بۆیە خودی جگە لە بارەستنی ئەم بەرژەوەندیش جا پەرژەوەندی مادی بێ یاخود معنەوی بێ هەر بوارێکی تر بگرە لەو چوارچێوە بۆ بەرژەوەندی ئەم خێڵە ئەم سەرۆک حەشیرەتانە دێ ئیدامە بەکارەکانی خۆیان دەدات. بۆیە لێدان لەم بەرژەوەندیانەش ئەیگۆڕنەوە بە لێدان لە بەرژەوەندی میلەت شتەکەی ئاوەژوو دەکەنەوانێ. ئێمە قسە لەسەر ئەگەر قسە لەسەر بواری بە فیڕۆدانی مادی بێت ئێمە بینین لە ساڵی 91ەوە کە کاتێک ئەمان هاتنە سەر دەسەڵات بە زۆرم لێ بەهێزی چەکدار و ئێمە هەر لەو کاتەی ئەگەر بزوتنەوەیەکی ئینسانی تر هەبوو لە واقعدا کە بزوتنەوەی شورایی هەبوو لەلایەن بەرەی کوردستانی بە دیاریکراوی یەکێتی و پارتی خەڵتانی خوێن کرا ئەلێرەوە دەست بۆ قۆڕقکاری ئابووری بردرا دەست بۆ قۆڕقکاری ئازادیەکان ینی بەرتەس کرایوانە دەر بۆ قۆڕقکاری سیاسی برا دەسەڵاتدارەتی برا هەموو بوارەکانی قۆڕقکاری لێرەوە لە 91ەوە لە دوا سەرکوتکردنی شوراکان و لێدان لەم بزوتنەوە چینایەتیە لەم بزوتنەوە جەماوەریە ئینسانیە دەستی پێکرد. ئێمە هەر لە زەنگ لێدان ئێمە سباسەیری ئەوە بکەین چارەسەری ئەوان ئەوە بوو کە ئینتیفازە کرا هانی خەڵکیانەدا دەچون دام و دەستگاکانی ئەوەی گەدامەزراوەی حکمی هەبوو خەستەخانەکان مەکتەبەکان شوێنە گشتەکانی تر تەنا سەدەکان سارە و میکانیکێنەکانیان بەرپرسەکە خوان ئاودیوی ئێران و تورکیان دەکردیان فرۆشتن. باشە دەسەڵاتێک ئەم جۆرە خەڵکانەی لەگەڵ بێ بە ناوی نوێنەرایەتی خەڵکەوە چۆن بەدا ملیۆن دینار بە فیڕۆ نادات و تەخشان و پەخشانی پێ ناکات. ئەی باشە هەر لە سەیری لە دوانەوە توێکەوەمێ تا ئێستا منمان لە کوردستاندا ئەگەر پرسیارێکی جدی بکەی نەخۆشخانەیەک هەیە لە کوردستاندا نەخۆشخانەیەک بێ هاوتای ئەو نەخۆشخانانەیە لە ئەوروپا و لە وڵاتانی پێشکەوتودا هەن. ئەی باشە گە نەخۆشخانەیەک هەیە بۆ بەرپرسەکان لە کەمترین ئازار و ناڕەحەتی تەندروستی خۆیاندا دەستنە وڵاتەکانی ئەوروپا کەواتە دیارە بە پێی ڕێنماکانی تەندروستی بێ نەخۆشخانەیەکمان نییە نێشخۆشخانەیەکی شارستانی لەو چەند پارێزگایەکە دەسەڵاتی ئەم دوو نەماڵە لە کوردستان دەسەڵاتدارەتی بە زۆر دەسەپێنن و بۆیەش بەبێ سنوورەوان دەستن پارەکانی دەستنە ئەردەن دەستنە هەر وڵاتێکی دیاری بۆم بەرپرسانی ئەزنەبی دەکڕن دیاری بە مافیەکانی خۆیانی پێتەقوێت دەدەن. باشە ئێمە هەر باەمە جگە لەو پارە زۆرە ئێمە ئەگەن لە ڕێی نەوتەوە دەستیان دەکەوێت لەسەر ئەو بازانە دەستیان دەکەوێت لە ڕێی گومرگەکانەوە دەستیان دەکەوێت. باشە باەمە بەراوردێک بە ژیانی خەڵک بکەین. ئێمە هەر لە هەولێری پایتەخت بگرە لە دەوروبەری هەولێرەوەی بنەماڵی بەرزانی مەکتەبی سیاسیەکان بگرە هەمووی کۆشک و تەلار و ئەوە تا تەنانە عیزبەکانی کەشەوانەی ئەبینی خاوەن باڵەخانەی بەرز و باخچەی ڕازا و گوڵ و ڕازا و ئەمانیان هەیە یەکی وەک نێچیروان بەرزانی مەسوورە فلانە هەموو بین هەموو کۆشک و تەلارەکانیان لە ناوخواانەوە شوێن استراتێژەکان کۆنتترۆل کراون و بەبێ کێشە بەڵام هەر لە نێو ئەو شارەدا کە شاری پایتەختە خەڵک چەند ساڵە کێشەی کەم ئاوی هەیە. باشە ئەگەر ئەمە دزی بە فیڕۆدان نەبێ بۆ ئەوانە کێشەی ئاویان نییە بۆ ئەوانە کۆشک و تەلاریانەیە بۆ ئەوانە خەستەخانەی تایبەتیانەیە بۆ ئەوانە فڕۆکەی تایبەتیانەیە بۆ بەدا پرسیاری تر دروستەیە بەڵام خەڵکە کرێکار و زەحمە کێشەکەی لەو شارەدا تەنانەت ئاوی پاکی خواردنەوەی نییە تەنانەت منداڵەکەی ناتوانێت ڕێگا نادەن بچێ بخوێنێ سەیری زانکۆکانەکەی پێداویستی خوێندنی نییە پێداویستیمانەوەی نییە هیچ بیمەیەکی نییە هیچ مەسەلەی سەلامەتی تێدا مەوجود نییە مەسەلەی مانەوە بۆی بتوانێت چەند شەوێک لە نێو بەشە داخیلەکان بمێنێتەوە کارەبای نییە ئاوی نییە غازی نییە خواردەمەنی نییە پێداویستەکانی جۆرا و جۆری خوێندنیان نییە هەموو ئەوانە نەبوونی ئەمانە لە ڕوانگەی ئێوە بۆ چی دەگەڕێتەوە سامان هەیە و بەکار ناهێنرێت یاخود زۆر جار ئەو هۆکارانێکە وڵێ بەغا بودجەی هەرێم نانێرێت یاخود حکوومەت قەرزدارە بەپێی پێویست داهاتی نییە و ئەم جۆرە پاسەوانێکە ئەهێنرێتەوە. هاوڕێ ئەم خودی هۆکارەکەی ئەوەیە لە سەرەتا گوتم ئەمە پەیوەندی بە سیستەمی حکومڕانیەوە جۆری سیستەمەکە لە کوردستان جۆری سیستەمەکە تێکەڵکێشە بە خیاڵەگەرایی بنەماڵەی تاڵەبانی و بەرزانی دەسەڵاتدارن وە بە سیستەمی سەرمایەداریەوە ئەمانە
ئێمە ئەڵێ سیستەمی سەرمایه‌داری وەبەتە بە تایبەتیکردنی کەرتەکانی کۆمەڵگا ئەو کەردە خزمەت گوزارانی گە لە کۆمەڵگەدا هەن خەستەکە دەگری نەخۆشخانە ئاوەکە هەموو بەشەکانی تری کۆمەڵگا دەگری هەموو بە تایبەتیکردن کراوە پێشتر ئەبینی ئەگەر سەردەمی فاشیزمی هارترین ڕژێم هەبوو ئەم کەرتانە گشتی بوون نەخۆشخانەکان گشتی بوو خوێندنەکان گشتی بوو ئەمانە ئێستا پرۆسەی گشتیکردنی کۆمەڵگا پەراوێز کراوە پەرە بەفەرتی کەرتەی تایبەت دراوە بۆی ئەلێرەدا کێشەکان گەورەتر بوونەوە و هۆکارەکە ڕەبتی بە مەسەلەی سیستەمی حکومڕانیەوە جۆری سیستەمەکە ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونی حکومەتدا لە یەکەمین کابین لێ دوانیدا کوتی ئێمە دەوڵەتی ئێمە سیستەمی سۆشیالیستیمان نییە کەواتە سیستەمێکی سەرمایه‌داریان نیە و خودی سیستەمی سەرمایه‌داری لە ناوەڕۆکدا ینی سیستەمێکی دزی ینی قۆڵبڕینی خەڵک یعنی سیستەمی سەرمایه‌داریان قۆڵبڕینی خەڵک بە زۆر بە سادەیی من دەڵێم یعنی قۆڵبڕینی خەڵک ینی دزیکردن لە خەڵک ئەی باشە بۆ تا ئێستا نەتواندراوە لە کوردستاندا ژیانی زۆر سادەی خەڵک باشتر کرێ بەرم و بەراوردێکی ژیانی ئەو کرێکارانەی گەر کە کار دەکەن بەڵام بەراورد کردەگەر ژیانی ئەم بەم بەرپرسانەی هەن کەواتە لە کوردستان پارە زۆرە ئەمە لەگەڵ ڕێزم بۆ بەڕێزت بۆ پرسیارەکەت بەڵام خودی ئەمان ئەم جۆرە بیانوانە بەشێکە بۆ بیانووی ئەوەی کە خەڵک لە دژیان نێتە مەیدان بەدیل دروست نەبێت بۆ ئەوەی هەرچی هەیە پشت بە شتێکی خەیاڵات ببەستن ئەمە جۆرێکە لە دروستکردنی بتێک ئێمە هەمووی ئینسانێک کاتێ بیرەکاتەوە لە نێو خەیاڵی خۆیدا کاتێ هەوڵەدا ئەگە هانی هەوڵی ئەوەدا بتێکی خاڵی لە مێشقیدا خۆی دروست کرد ناتوانە دایانان بکە بۆی ئەوانە دایانەیە هەمووی ئینسانەکان لە کۆمەڵگەدا بتێکی بۆ دروست دەکەن ئەگەر ئێمە لە سەردەمی لە سەردەمی کە بتێکی دروستکرا و هەیکەلە بوو بەڵام ئەمڕۆکانە بتی خەیاڵاتی بۆ دروست دەکەن جا ئەو بتە خەیاڵاتە بە عیبارەتی سەرۆک بێ بە عیبارەتی بودجە بێ بە عیبارەتی ئەگەر یەکێتی پارتی نەبن دەوڵەتان داخۆن ئەگەر ئەیچێتی پارتی نەبێن قوارەی هەرێم نامێنێ ئەگەر یەکێتی پارتی نەمێن فلان نەتەوەی کورد هەموو لە ناو دەچێ نە بە پێچەوانەوە بەڵای ئاخرە زەمان ئەگەر لە ڕووی حەقیقەتی دێنەوە بەڵای سەر کوردستان نەکتەنا باشووری کوردستان ئەمە تێڕوانینێکی واقعی خۆبە هەر چوار پارچەی کوردستان ئەگەر ئێمە ناگات چەندە من بخۆم باوەڕم بە مەسەلەی ناسیۆنالیستی و نەتەوەگەری فلان و فلان نییە بەڵام کێشەی هەر چوار پارچەی کوردستان کێشە ئەم دوو برەماڵەیەن ئەوەندەی ئەوان ڕێگرن لە بەردەم بەرەو پێشچوونی بەشەکانی تری کوردستان دەوڵەتانی داگیرکەر و دەوڵەتانی فاشیزمی ناوچەکە ڕێگر نەبوو بڕۆ سەیرکە لە 91ەوە بگرە لە 91ەوە بگرە بزانە ئەو دەستکەوتانێکە بە ناوی دەستکەوتی ڕاپەڕین و بە ناوی دەستکەوتە و چیان بۆ خەڵک کردووە ئازادیەکان چەسپاندنی عەدالەتی کۆمەڵایەتی باشەتی ئەو تیرۆرانەیەکە لە دژی هەڵسوڕاوانی سیاسی کراوە لە باشووری کوردستان لەکوێی دنیادا بۆ شاعیرێک لەسەر شعرەکانی تیرۆر کرێ یەکی وەک بەکر عەلی تیرۆر کرا ئەو هەموو ڕۆژنامە نووسە تیرۆر کران ئەو هەموو کەسە سیاسی ئازادی خوازانەی ڕۆژهەڵاتی کوردستان تیرۆر کران زیاتر لە 300 و چەند کەس تیرۆر کراوە خۆ ساڵانە تکرار بۆ تەوانێ و ئەمانەی باکووری کوردستان تیرۆر کران ئەوانەی بە ڕۆژئاوای کوردستان تیرۆر دەکرێن ئەی باشە ئەگەر ئەمە قازانجی هەبێت چۆن ئەمانە لە ئەگە حسابی بڵین ئەمە دەوڵەتی نەتەوەیە ئێگە دەوڵەتی نەتەوەیە ئەی بۆ نەتەوەکەی خۆت قەتڵ ئام دەکەی ئەی بۆ نەتەوەکەی خۆت بێنان و بێ ئاو بێ برسی دەکەی ئەگە تۆ بەڵاوە ئەمانە وەک پێم گوتی مە درۆ ئەمە دانەیە بتێک دروستکەم بە خەڵک بە ناوی نەتەوەهاتەوە هاوڕە دوو کەرەستە هەیە بۆ مانەوەی ئەم سیستەمە لە کوردستاندا بۆ کۆی سیستەمی سەرمایه‌داری ئەم دوو کەرەستە بەکارهاتۆ لە مێژووتە بەڵام لە کوردستاندا ئەمڕۆ زۆر زەقە کەرەستەی یەکەم ئەگە دەبێتە کەرەستەیەکی ڕێکلامکردن بۆ مانەوەی سیستەمە چەوسێنەر مەلهوڕەکان یەکەمین خاڵ ئەوەیە بانگەشەکردنە دینە وە کەڵاکی بازرگانیکردن هەمیشە دەسەڵاتەکان دین بەکاردێن بۆ پاراستنی ئەم دەسەڵاتە تۆ سەیری سەردەمی عوسمانیەکان بکە تویان هەر کەسێک ڕخنە لە دەسەڵاتی عوسمانی بگرە کافر و بێدینە دەبێت لە ناوی بەرن دواتر سەیری دەسەڵاتەکانی دواوی کرد لە سەردەمی مەلیکاتی بگرە فلان بگرە فیسار بگرە شێخەکان بەم شێوەیە بە ناوی سیاسەتیان کردووە وە ئێستاش بگرە کاتێک ڕخنەیە لەو دەسەڵاتە بگیرێ ئێستا مەلاکان دێن دیفاعی لێ دەکەن یەکەڵێ مەلاکان ئەڵێ کامیرە
حەڵاڵە یان حرام نییە، فلان شتە حرامە یان حەڵاڵ نییە. چۆن یاسا ئەمە هاتوو بۆ کاتە دین بەکاردێنێ وەک بانگەشێک بۆ پایەکانی ئەم زوڵمە لەسەر خەڵک. ئەمە وەکو دین، ئەمە وەکو دین. خاڵی دووەم مەسەلەی نەتەوەش عینیشت بەکاردێن لە نەوەتویەکەوە بگرە. ئێمە داکۆچی لە هەر چوار پارچەی کوردستان دەکەین، ئێمە داکۆچی لە سنووری هێزی نیشتیمانی دەکەین، تەنانەت هێندێک بەناو شەپ و مارکسی گەگە بەناو چەپ و مارکسی باسی غەباتی نیشتیمانیەکەن لە پێش غەباتی کرێکاری چینی کرێکاردا. بەڵام ئەوانیش لەو چوارتیەوە تووشی خاڵاتێکی قەتیزماو بوون لەبەرەوە ژیانی کرێکار، خەڵکی کرێکار لە نەوەتویەکەوە تا ئێستاکان لەو پەڕی کولە مەرگی و زیاتر ماڵوێرانی ڕۆشتووە. تۆ هەر ئێستا باسی ڕزگاری نیشتیمان دەکەی بۆ پێدووە ئەمە هێڵێکی سوورە دەسەڵاتی قوارەی هەرێمەگە دەبێت بمێنێتەوانە لەبەرەوە هێندە پیرۆزە، بەڵام خەڵژیانی خەڵک وێران دەبێت. ئەمە ناڵام ژیانی کرێکارێک گرنگتر و پێویسترە لە قوارەی هەموو نەک کوردستان، هەموو جیان، هەموو دەسەڵاتەکانی جیان هیچ پیرۆزێکیان نییە، هەموو سیستەمەکانی جیان هیچ پیرۆزێکیان نییە بە دینی و بە هەموو دەسەڵات سیستەمەکانەوە بگرە، هەتا بە دەسەڵاتی مارکسیشەوە بگرە، پیرۆز نییە لە ژیانێکی کرێکاری. ئێمە ئەگەر مناڵێک برسی دەبێت، ئەگە مناڵێک پێویستی بە نانە، پێویستی بە ئاوە، چاوەڕوانیەوەی دەکات نانی بدەنێ، ئەبێ ئێمە دەبێت ئێمە چۆن نەبێ ئێمە کەسێک بۆ سێجەمەی خواردن محتاج بێ، کاتە ئێمە ئیدعاەکەین ئەڵێن ئێمە دینداریەکەین، ئەڵێن ئێمە نەتەوەهاتین. باشە لەو نەتەوەیە لەو دینە ئەگە خەڵک مسلمانە، ئەگە خەڵک نازانم سەر بەو دینەیە باشە بۆ دەبێت بێن بێنان و بێ ئاوکرێکە تۆ مسلمانی وەگە تۆ دیفاع لەو دینەکەی بۆ خەڵک بێنان سەر بابەتی بەهەدەردانی سەرەت و سامانی سەروەت و سامانی خەڵک، سەروەت و سامانی خەڵک لە جۆری سیستەمەکە بەڕێوەی دەچێت. ئەم دەسەڵاتە ینی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی گەشە بە کەرتەکانی تایبەت دەدا بۆ هەڵتۆقینی سەرمایهدارەگە لە خوانەی بەرگریکردن لە بدەسەڵاتەوە بێ. و ئێستاش هەتا ئەو ململانێک ئێستا لە عێراقدا هەیە، تۆ ئێمە سەیرکە ئەم داهاتانەی لە حکوومەتی عێراقدا بەفیڕۆ ئەچێت. ئێستا ئیدعاوەی لە عێراقدا ئەڵێ 200 تریلیۆن دینار مەسەلەن بۆ بودجێتان دراوە، بەڵام باشە سەیری مەکتەبەکان و خستەخانە شوێنە گشتەکانی خەڵک کە بزانە چی وێرانەیەکی تێدا ناڵێن ئەم داهاتەی ئێمە دابەش دەکەین بەسەر حیزبە سیاسیەکان و بانگ ئەوانەی لاەنە مەسەبی قومیەکاندا. لە کوردستانی شەروایە ئەمانە ساڵ بۆ ساڵ چەندە دەهات زۆر بێ لە حکومەتدا، چەندە زۆر بێ ئەوەندە مەسەلەن زیاتر دەوڵەمەند دەبن و زیاتر پاران کەڵەکە دەبێت ساوەتە بەردەوام ساڵانە ئاماری جۆرا و جۆر دزە بۆ دەکرێت لە ڕۆژنامە جیهانیەکان لە تەلەڤیزیۆنەکانەوە گە بڵێن فڵان بەرپرسە باڵای حکومەتی هەرێم لە فڵان وڵاتە لە ئەمریکا لە ئەڵمانیا لە فڵان وڵاتە کۆشک و تەلاری هەیە، ئەوەندەی باخە هەیە، ئەوەندە خانووی کڕیوە. تەناوای لاتوە ئەگەر بەرپرسە کاریەکە پێی دەڵە مەکتەبی سیاسی سەرکردایەتی ئەوانیش بوونە خاوەن کۆشک و تەلار لە وڵاتانی ئەوروپا نەک لە کوردستان. ئەوە هیچ ئێمە بینیمان لە کوردستان هەرچی شوێنە ڕوکنەکان و هەرچی شوێنە گشتەکانێ خۆیان کۆنتڕۆلیان کردووە. لەسەرمانە گەلێک نمونە هەیە بەجیا لەو هەواڵێک کە من لە سەرەتا ئاماژەم پێدا لە ساڵانی ڕابردووە دەبیستیم کوڕی بەرپرسێک تەمەنی خوار 18 ساڵە بەڵام توانیوێتی 1 ملیۆن دۆلار بکاتە کۆمەک بۆ ڕێکخراوێکی خێرخوازی جیهانی بەبەش بۆیە گەنجترین لاوترین کەس لە مێژووی جیهاندا بۆ کۆمەککردن. بەڵام ئەم نمونانە زۆرن لە کوردستانە زۆر دەبینگەن، یاخود کاروانی ئۆتۆمبیلی بەرپرسەکان کە جاری وا هەیە دەیان ئۆتۆمبیلە بە کۆمەڵێک هێزی سەربازیەوە دێن و دەچن و ئەم پرسیارانە خەڵکی دەکات کە ئەم هەموو سەرەت و سامانیان لەکوێوە هێنا و بۆچی بۆ کۆمەلگە بەکار ناهێنرێت. ڕێگە چارە چییە؟ چۆن وا بکرێت کە کۆتایی بەم نایەکسانیە بێت و سەرەت و سامانی کۆمەلگە بۆ کۆمەلگە بەکاربێت نەک کەمایەتێکی کەم. بڵێ خۆی هاوڕێگانێمە دەگەر سەیریکەن ئەمان هەر لە بیدایەتی دەسەڵاتەوە وان لە مرۆڤەکان کردو بچمێنەوە لە بەردەم یاسا چەوسێنەرەکانی خۆیان بە هەر جۆرێک بێ. ئێمە ئەوان دێن ئەم یەکێتی و هاوقەباتی خەڵکی ناڕازی هەیە تێکی دەشکێنن، یعنی ئاراستەکەی بەرەو ئاراستەیەک دەبن لە بەرژەوەندی خۆیان نابێت. یعنی هەر دەبە لە کاتی ناڕەزایەتەکاندا خۆیان جوڵانەوەیەک دەخۆڵقێنن لە نێو هێلکەداری خۆی دەسەڵاتی بەشێکی لێ جیا دەبێتەوە بە ناوی مەعارەزەوە
یان بەشێک بەناوی ڕوتێکی سەلەفی و ئیسلامی و فلان و فلانەوە دواتر ئەمانە دێن بە هەمان شێوی دەسەڵات ئیدعای چوونە نێو دەسەڵات و سات و سەودا لەگەڵ ئەم دەسەڵاتەدا دەکەن ئەمە سەرتاک بوو بە حسابی خۆیان بۆ ڕیفۆرمکردن بەڵام بە عەکسەوە خەڵکیان بەرەو ئومێد کرد ئێمە ئەبێ بگەڕین بۆ چارەسەرێکی ڕیشەیی لە کۆمەڵگەدا چارەسەری ڕیشەییش ئەوەیە ئەبێ نەک خەڵکی کوردستان ئەبێ تا سەرەتا ئێمە ئەوانەی ئەگەر زەڕەیەک باوەڕیان بە ئازادی ڕادەربڕینێ زەڕەیەک باوەڕیان بە داکۆکیکردن لە مافی کرێکار و خەڵکی یەکسانی خواسەیە من سەرەتا ڕووم لەو کەسە سیاسیەکانە شن لەلانە چەپ و مارکسیەکان و کۆمونیستەکان و هەر کەسێک ئەوانەی کە باوەڕیان بە عەدالەتی کۆمەڵایەتیە ئەمانە دەبێ بێن لە کارێکی هاو پشتیوانی یەکتردا کار لەسەر ئەلتەرناتیڤێک بکەن بۆ دەهێنانەکە و بزوتنەوەیەکی جەماوەری کە ئامانجی چینایەتی هەبێت ئێمە لەو ڕێگایەوە ئەتوانین قۆناغ بەندی بکەین بۆ هەنگاو بەرەو پێشوونی کۆمەڵگە ئەمە چۆن نەکرێ هاوڕێ ئەوش ئەوە بۆ دەکرێت کاتێک ئێمە هاتین پلاتفۆرمێکی گشتگیرماندانە بە شێوازێکی جەماوەریانە کارمان لەسەر کرد بەمەرجێک ئەم بزوتنەوە جەماوەریە ئامانجی ئەوە نەبێت گۆڕانکاری لە پەرلەمان بکرێت چکە گۆڕانکاری لە پەرلەمان ناکرێت بە خەباتی پەرلەمانی ئەم دەسەڵاتە بە هیچ چاکسازی قبول ناکە ئەبێت تۆ تەنها ئەم بزوتنەوە جەماوەرێ بە ڕێکڕێگای کە خۆی باوەڕی بە دەسەڵاتدارێتی خەڵکە بێت ئیدارەدانێکی شورایی هەبێت پشتیوانیەک بێ ئەم بزوتنەوە جەماوەریە بۆ ئیدارەدانی شورایی خەڵک واتە جۆرێک چۆن ئەڵەی ڕایەنان بکات بۆ خۆی ئیدارەدانی لە نێو خۆی ئەم بزوتنەوەیەدا بۆ ئیدارەدانی شورایی لە نێو خۆیاندا جۆرێک لە ڕاوێژکاری بکەنە ئاراستەکردنی کۆمەڵگا واتە چەقی ئاراستەکانیان لە هەر شوێنێک بێ گفتوگۆکردن بێ بەرەو ئایندەیەکی باشتر دواتر ئەمانە لەگەڵ هەماهنگکردنی ناڕەزایەتیەکانی خەڵکەوە ئەم کات ئەم هێزە گەشە دەکات بە گەشەکردنی ئەم هێزە بە گەشەکردنی ناڕەزایەتیەکان و ڕێکخراوکردنی لە چوارچێوەیەکی بزوتنەوەیەکی جەماوەری ئامانجی چینایەتیدا ئەمە لەوەی دەرباز دەبێت گەر هێزێکی سیاسی جام هێزە سیاسیە ئیسلامی بێت بۆرژوازی بێت لیبرالی بێ لە چەشنی نەوەی نێو گۆڕان بێ خۆ سواری شان و ملی خەڵک بێت ئەم بزوتنەوە جەماوەریە خۆی توکمە دەکا بۆ دەسەڵاتدارێتی خۆی دەبێت بەدیلی خۆی خاتەگەڵ بۆ کۆمەڵگا کە بەدیلی ئیدارەت ئەلتەرناتیڤێکی شوراییە ئێمە لەو ڕوانگەیەوە ئەتوانین کۆمەڵگە بگۆڕین ئەیە بە سەیری ئەمە تەنها بەرپرسەکان تۆ سەیری هەر ڕێکحیز بێگەگری ئەوەی لە نزیکە دەسەڵاتە ڕێکخراوێکی دروست کردو بە ناوی ڕێکخراوی خێرخوازیەوە تەنانەت شوعیەکانیش دروستیان کردووە بە ناوی هەماهنگکاریە و بە نازەم هەر ڕێکخراوێکەوە دروستیان کردووە لە جۆرێکی خێرخوازی هەموو ئەمە کەلتورێکە من هەر بۆ جۆرە نانەوە کەلتورێکی پێم وایە کوشتنی ئیرادەی شۆڕژگێرانەی خەڵکە ئەنی بەڕاستی ئەتووە کاتێک هاوکاریکردنی کۆمەڵگە زەرورە بەڵام کاتێک کە هاوکاری کەسێکەکەی دەبێت ئیرادەی بەهێزکەی بۆی ئەو کەسا بەرگری لە خۆی بکە لە مافەقەی بکە نەک بۆی بچمێتەوە لە بەردەمەوەی چەند دۆلارێکی وەردەگرێت چەند خواردنێکی وەردەگرێت بچمێتەوانێ شکرانە بژی نا دەبێت تۆ هەر کۆمەکێکی دەدەی بۆ هەستانەوە بێ لەکوێی دنیادا بۆ کەسانی کۆمەنیست بێن بەم جۆرە کارە بکەن ئێمە کۆمەلگا ئێستا لێوە لە ناڕەزایەتی دەربڕین لێوە لە بوونی کێشەی چینایەتی بەڵام بە پێچەوانەوە ڕابەریەتی کردنی لە نێو کۆمەڵگەدا ئاراستەکردنی کۆمەڵگا لە باشووری کوردستاندا هێزە بۆرژوازیەکان بەرەو ئاراستەکردنی دەبن ئەنی وەک پێشتریش ئیسلامیەکانە نەوەی نوێ ئەمە پێش ئەوەی ئێمە ڕەخنە لە ئاراستەکردنی کۆمەڵگە بگرین بڵین ئەمە کۆمەڵگە ناوشیارە سەرەتا ئەمە دەبێت ئەوانەیە گەل لە نێو چەپ و مارکسیەکان بیرکردنەوانەیە دەبێت ئەمانە وشیار بنەوە بۆ ڕێکخراوبوونی پێکەوەی کارکردنی تێکۆشانەی بێک ئەلتەرناتیڤێک لەسەر چەند بنەمایەکی چینایەتیانە بێ ئامانجێکی چینایەتیانە بێ نەک قاچێک لە دەسەڵاتدا بێ قاچێکیش لە نێو خەڵکدا بێ دەبێت ئێمە خۆ ساخینەوە بۆ گۆڕانکاری دووقاتر قۆناغبەندیکەین لە بەرەو پێشچوونی ئەم بزوتنەوە جەماوەری چینایەتێدا ئەلێرەوە ئێمە جام ئەم هێزە بۆ ئەوەش نییە کە تۆ دژایەتی هەر ڕێکخراوێکی مارکسی بکەین من زۆر جارەیە من ئێمە بەڕاستیمە
ماوەیەک ئێمە وەکو چەند پرۆژەیە خستوماتان ڕوو بۆ ڕایگشتی بۆ دیارە ئەم پرۆژە و ئێشتا عملیانە کۆنکرێتیانە قسە و باسی زۆر هەڵەگرێت و هیوادارین بتوانین دەرفەتی زیاتر بکەینەوە بڕێک فراوانتر لەسەر ئەم پرۆژە و کارە عملیانە قسە بکەین. ئەگەر قسەیەک ما بێ سەبارەت بە تەوەرەکە زۆر بە کورتی فەرمونون چونکە کاتی بەرنامەکانمان تەواو بوو. قسە ئێمە تەنات چارەسەر هەر ئەوەیە لەو ڕوانگەیەوە ئێمە بینکار بکەین. ئێمە گەشە بەم بزوتنەوە جەماوەری چینە هاتێ بدرێت دەنامەت مەسلەی داهاتکردنی بە فیڕۆدانی کۆمەلگا بەردەوام زیاتر بە فیڕۆ دەدرێ و خەڵکە بێتە قوربانی بەردەوام چۆن ئامارەکانی مەسەلەن ئێستا لەو راپۆرتەی بەڕێزەدا ئامارەکانی کرێکار قوربانەکانی کار لە هەڵچووندا ئامارەکانی کوشتنی ژنانیش لە هەڵچووندا دەبێت ئامارەکانی پێشێلکردنی ئازادی ڕادەربڕین وە زیندانیکردنی هەڵسوڕاوانی سیاسی و تیرۆرکردن و تەنانەت بێحورمەتیکردن و بە ئینسانەکان لە گەشەکردندا دەبێت بەڵام بە سەرپێککەوتنی ئەم بزوتنەوە جەماوەری چینایەتە بە سەرپێککەوتنی هێنانەکە کارکردن لەسەر ئەم پرۆژە ئینسانیە ئێمە ئەتوانی کۆمەلگە بەرە و کۆمەلگەیەکی ئاراستەیەکی ئاسۆیەکی ڕوونتر ئاراستە بکرێت و هیچ کۆمەلگەیەک لە شوێنی خۆی ناوەستێ بە تەکید گۆڕانکاری بەسەر ئەم کۆمەلگەیەشتا دێ بەڵام ئێمە دەبێ ئێمە کار لەسەرەوە بین گۆڕانکارێکی باشتر بێ بەسەردا بێ نەک ئەو گۆڕانکارێک بەسەردا بێ هێزێکی کۆنەخواست بێ ئاراستەکەی بەرەو ئاراستەیەکی وێرانتر بەرێ چۆنێ لە ئەفغانستان بینیمان کۆمەلگە بەرەو خەتەرتر ڕۆشتی بۆیە کوردستانیش لە ئەگەری جۆرا و جۆر هەیە ئاڵۆگۆڕ ڕوو بدە گۆڕانکاری ڕۆ بدە بۆیە من بەڕاستی بۆیە دەبێت تەکیل لەسەر ئەوە دەکەموانێ ئێمە داوا لە خەڵکی ژەکەم ئەبە کار لەسەر ئەم جۆرە نەخشە ڕێگا بکرێت کام نەخشە ڕێگا هیچ ڕێکخراوە گروپێک و حیزبێکی سیاسی نییە بە دیاریکراوەی ئەمە نەخشە ڕێگا بۆ دەرهێنانی ئەم کۆمەلگەیە لەو چەق بەستویە هەتا بۆ حیزبیکردنی کۆمەلگا بۆ دەرهێنانی بە حیزبیکردنی کۆمەلگە بە خێڵا گەرایی کۆمەلگە بە پیرۆزکردنی سەرۆکی خێڵەکان و سەرۆکی حیزبەکان بە دەرهێنانی ئەمەیە تۆ کاتێکە ئەم بزوتنەوە کار بکات هەرگیز بەرپرسێک نبینی 50 سارە 100 سارێ بەدووە بێ لەبەرەوەی خەڵک ئیرادەی ئینسانی دێتەکایەوە هەرگیز قسەکانی بەڕێستان بینەرێکیش دەڵێ ئەم گەندەڵیە هەر بەردەوام دەبێت تەنیا ڕاپەڕینی بەرینی دەوێت کە جەماوەر لە ئاستێکی بەرزی چیناتیدا خۆیان ڕێک بخەن پێدەچێت ئەم کۆمنتە تەکمیلی قسەکانی بەڕێستان بکات و کۆی بکاتەوە و باشترین جێگە بێت بۆ کۆتایی هێنان بەم تەوەرەمان بەڕێز کاک ئاوات ببوورە عەبدوڕەحمان ڕەسوڵ ناسراو بە ئاوات زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤی و کە ئامادەبوون لە بەرنامەکانی ئەم شەواندا زۆر سپاس بۆیە و زۆر سپاسش بۆ بینەران و بیستەرانی پێشەنگ تیڤی زۆر سپاس ئازیزان سوپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوەش سەرنج و پێشنیار و دەستخۆش و چەپکە کوڵەکانتان گەشت پێمان لێرەدا دێنە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و شاد و سەرکەوتوو بن.